سڵاو بینەرانی بەڕێز ئەندامانی خۆشەویست ئەم ڕۆک و ئەنجومەنی لیدز هەستاین بە سازدانی چالاکیەک بۆ گەیاندنی دەنگی زیندانیەکانی هەرێمی کوردستان لە پشت دیوارەکانی زیندانیانی یەکێتی و پارتیەوە و لێرەشەوە چین ڕێی ئەندامان وەرەگرین بزانین لێدوانیان چییە سەبارەت بۆ باس. ئەم ڕێکەوتی 15/6/2026 هەڵساین بە ئەنجامدانی چالاکیەکی سیاسی لە وڵاتی بەریتانیا دژی دەسەڵاتدارانی پارتی یەکێتی لە هەرێمی کوردستان کە بوونەتە هۆکاری هۆی ئەشکەنجەندانی زیندانیەکان لە زیندانەکاندا و کوشتن و عسیێدانیان بە شێوەیەکی زۆر نامرۆڤانە و ئێمە لێرە سەرکوونەی ئەم کارانەی دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین. وەکو ئەندامێکی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ هەستاین بە خۆپیشاندانێک دژی حکوومەتی هەرێمی کوردستان و هەردوو بنەماڵە هەردوو حیزبەکە کە هەڵەسن بە ئازاردان و ئەشکەنجەندانی ئەو زیندانیانەی کە لە زیندانەکانی هەردوو لایە هەیە و سیر لەوەدایە کە ئەم دوو بنەماڵەیە ئەم دوو حیزبە بەم بودجە بەلاحی کە لە بەردەستیانایە و لەگەڵ ئەم هەموو هێزە پێشمەرگە کە هەیەە ترسێکی ئەوتوان هەیە لە نووسینی ڕۆژنامە نووسێک یاخود لە کۆمنتی هاوڵاتیەک کە بەرامبەریان ئەنووسێت لە تۆڕە کۆمەڵاتیەکەنە. ئەم دوایین جار کە ئەم حاجی ئاسۆیان یەکەم جار زیندانی کرد دوای ئەشکەنجیاندا و دوای تیرۆریان کرد کە مای نیگەرانێکی زۆری لێکەوتەوە. ئێمەش بۆ پاڵپشتی ئەو زیندانیانە کە ئێستا لە زیندانەکانی هەردوو حیزبەکانە هەیە لە یەکێتی و پارتیە دژیانەوەسینەوە و بە ئەرشێکی سەرشانی خۆمان ئەزانین کە دژی ئەم حکوومەتە بوەسینەوە. ئێرەواڵم با خۆمان نەخەڵەتەنی دەستگای دادوەری لە هەرێمی کوردستان قوربانینە بەڵکو هاوبەشی سەرەکی تاوانەکانە. بەڵکو هاوبەشی سەرەکی تاوانەکانە. من نەفرە لە حکومڕانی یەکێتی پارتی دەکەم کە نەفرە لە حکومڕانی یەکێتی پارتی دەکەم کە داواکاری گەنجان و هاوڵاتیان و مامۆستایان و ڕۆژنامەنووسان بە ئەشکەنجە و زیندانەکان وەڵام دەداتەوە. لە هەمان کاتە شەرمەزاری دادگاکانی هەرێمی کوردستان دەکەم. ئەوانەی کە هەرچوار پارچەی کوردستانیان فرۆش، ئەوانەی کە دزی دەکەن، ئەوانەی کە بوونە هۆکاری و هەدەرنانی گەنجانی وڵات بۆ دەروی وڵات، ئەوانەی کە ڕۆژنامەنووسان سزن دەکەن، ئەوانەی کە مامۆستایان نەکوژن، ئێستا ئەوانە بە ئازادانە ئاسوورێنەوە. لە هەرچوار پارچەی هەرێمی کوردستان داوای حەق و مافی ئازادی خۆت بکەیت دادگا بە توندیشەوە سزا دەدا و لە هەمان کاتە لە چەند ساڵی ڕابردوودا بە چاوەکانی خۆمان بینیمانەوە کە ئەشی بیستین ئەوانەی لە هەرێمی کوردستان داوای حەق و مافی ئازادی خۆیانەکەن دادگا ئەوانە داوای حەق و ماف و ئازادی خۆیانەکەن پاش چەند ڕۆژێک پاش چەند مانگێک پاش چەند هەفتەیەک تەرمەکانیان ڕەوانەی دەستی کە سوکارەکانەکرێتەوە و هەمان کات هەڕەشەکردن و تادیکردنی قوربانیەکان و بە سڕینەوەی ئەو تاوانە قەزەونانەی کە خۆیان کردیانە. نەفتە لە دەسەڵاتی یەکێتی و پارتی کە دەنگی ئازاد کب دەکات و بکوژان دەپارێزێت. لێرەوە دەلێم نەفرەت لە هەردوو دەسەڵاتی حکومڕانی کە دادگاکان بۆ مەلامی بەرژەوەندەکانی خۆیان بەکارێنن. ئاخەوە بۆ سیستەم و حکومڕانی دادوەری لە هەرێمی کوردستاندا و باش نییە و بە ئاشکرا زیندانیان لە ناو زیندانەکانە ئەشکەنجە ئەدرێن و ئازار ئەدرێن و لەبەر دادوەردا بەڵگا خەنە ڕوو کە ئەشکەنجە ئەدرێن بەڵام دادگاکان ناتوانین هیچیان بۆ بکەن لەبەرەوەی دادگاکان لەژێر کۆنتترۆلی حیزبەکانم هیچیان پێ ناکرێت. زۆرمەوەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک هەستاین بە گربوونەوەیەکی هێمنانە ئەمڕۆ لە شاری لیدز لە دژی دەسەڵاتی هەردوو حیزبی یەکێتی و پارتی لە ئاکامی ئەو ئەشکەنجە و ئازارەی لە زیندانەکانیانە دەگزارێت و لە دەستێوەردانی حیزبی لە دادگاکانی کوردستان و شەرمەزارکردنی دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان. سپاس. فرە دەسەڵاتی زانمی پارتی و یەکەتی کە بۆ کوچ دەپارێزێت و چاڵەوان و مامۆستانی برسی دەخنە زیندان دادگایەک بۆ کوچ بپارێزێت و قوربانیان سزا بدات دەستگایەکی داروخا و سەرکوتکارە. زۆر سپاس. بینەران ئەوەی بیستان ڕاوبۆچوونی ئەندامان بوو سەبارەت بە چالاکیەکەی ئەمڕۆ.